بەناوی خی گەورە و میهرەبان سلااوتان لەبێ خۆشەویستان. ئەمڕۆ ڕۆژی دووشەمە 30 ئاداری 2026 بەڕاستی حالی حاضر کەشێکی بارەناوی زۆر خۆشە ماشەڵڵای خوای لێبی و بەسەراحەتەن باشترین و کپ و بێدەنگترین شوێنم نەدۆزیەوە تەنها ناوەتۆم بێ نەبی بۆ تۆمارکردنی ئەم ڤیددیۆیە بۆیە داوا لێبوردن دەکەم حالی حاضر پێم باش بوو بە زووترین کات معلوماتان بدەمێ ئەپدەیتتان کەمەوە دەربارەی گەشتی داهاتووی ئارتەمس 2 کە ئینشاءڵڵا بە پشتیوانی ویستی خوای گەورە سبەی نادووسبەی لە ڕۆژی چوارشەم ئەنجام دەدرێت. ئازیزان ئێستا بە کوتی بەیەکەوە سەیری داتا و ژمارەکان دەکەین بە خێرایی کەی ئەو پرۆسەیە ئەنجام دەدرێ و چۆنە و کەشتیوانان بە تەمایی چین لە خلالی ئەو دەڕۆژەی کە گەشتەکە تێیدا دەست پێ دەکات. بەڕێزان پێش هەموو شتێکی ئەوەی کە پلانی بۆ دانراوە ئینشاءڵڵا سبەی نادووسبەی واتە ڕۆژی چوارشەم کاتژمێر 6:42 بە کاتی ڕۆژهەڵاتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئیسترن تایم کە دەکاتە بەنسبەت ئێمە طبعا کاتەکە دەگۆڕێ چونکە یەکی نیسانی 2026 کە دەکات ڕۆژی چوارشەم بە کاتی ئەمریکا کاتی هەڵدانەکە 8:42 ئێوارێ بەنسبەت مە لە هەرمی کوردستان چکە ئێمە لە پێشترین دەبتا ڕۆژی 2 نیسان واتە پێنجشەم کاتژمێر 3:42 بەرەبەیان واتە لە ئەمریکا کاتەکە 8:42 کاتی هەڵدانەکە لە لای ئێمە لە کوردستان کە ڕۆژی پاشترە واتە ڕۆژی پێنجشەمە وەڵام کاتی بەیانیەکەی کە 3:42 وەکو پلانی بۆ دانراوە ئەو ڕۆژە ڕۆژی هەڵدانی موشەکە موشەکی SLS سیستەم لاونچ سپیس لاونچ سیستەم ئەفۆن ئەو موشەکە لە سەروی بەشی کۆتایەکەی واتە لە نیوەی سەروەوەی کۆنتێنەرێکی تایبەتە کەشتی ئۆرایەنی تێدایە کە ئەوش لە دوو بەش پێک دێت کەشتی خزمەت گوزاری و کەشتی نیشتنەوە بەڵام ئەمجار لەبەری لەسەر مانگ نانیشتنەوە تەنها خولانەوەی بە دەوری مانگ بۆیە کەشتی نیشتنەوەی مانگ بەکار ناهێنرێت تەنها کەپسولەی ئۆرایەن لەم گەشتەدا بەڕێ دەکرێت. ئازیزان گوتمان هەڵدان لە یەکی نیسانی 2026 دەبێ ڕۆژی چوارشەم کاتژمێر 8:42 بە کاتی ئەمریکا کە دەکاتە ڕۆژی پێنجشەم 2 نیسانی ساڵی 2026 بە کاتژمێر 3:42 بەیانی بە کاتی هەرێمی کوردستان. شوێنەکە مرکزی کەنەدیە کەنەدی سپیس سنتەر کە دەکەوێتە ناوچەی مێریت ئایلند لە ویلایەتی فلۆریدا لەسەر کەناراوەکانی زەریای ئەتلەسی. باش دوای 8 تا 12 دقە لە هەڵدان 8 تا 12 دقە لە پرۆسی هەڵدان کەشتیەکە موشکی SLS کە کەشتی ئاسمانی ئۆرانی لە خۆی گرتووە دەگاتە خولگەی زەوی. دوای بەسەرچوونی 1 تا 2 کاتژمێر لە هەڵدان مانۆری پاڵنان و دەرچوون بەرەو مانگ ئەنجام دەدرێت دوای جیابوونەوەی کەشتی ئۆرایەن لە کۆنتێنەر و لە بەشی کۆتایی موشکی SLS. ئیتر هەر چوار کەشتیوان لە نێو کەشتی ئۆرایەن بەرەو مانگ بەڕێ دەکەون کە ئەم پرۆسەیە پێی دەڵێن ترانسلونار ئینجەکشن. باشە دوای بەسەرچوونی 2 تا 3 ڕۆژ لە هەڵدان کەشتیوانەکان دەگەنن نزیکترین خاڵ لە خولگەی خۆیان بە دەوری مانگەوە. لە ڕۆژی چوارم لە دوای هەڵدان کەشتیوانان مانۆری فلایبای واتە فرین بە دەوری مانگ ئەنجام دەدەن واتە لە ڕۆژی چوارم لە دوای فریندا کەشتیوانەکان مانۆری فرین بە دەوری مانگ ئەنجام دەدەن. لە ڕۆژی پێنجەم و شەشەمی گەشتەکە واتە دوای بەسەرچوونی 5 تا 6 ڕۆژ لە هەڵدان کەشتیوانەکان جارێکی تر ئاراستی خۆیان وەردەگرنەوە بە پێی پلان و بە پێی خولگەی تایبەتی و ئاراستی خێراییەکەیان بەرەو زەوی دەگەڕێنەوە کە ئەمەش مانۆری گەڕانەوە بۆ زەوی ناسراوە بەگومان سوود لە هێزی چێشکردنی مانگ و زەوی وەردەگیرێت بۆ ئەوەی خێراییەکە زیاد بکرێت بێ ئەوەی سوتەمەنی بەکاربێنرە یان بڕێکی زۆر کەمی سوتەمەنی لەو حاڵەتەدا بەکار دەهێنرێت. لە ڕۆژی نۆیەم و دەیەم واتە بینی پێپەڕبوونی 9 تا 10 ڕۆژ لە هەڵدان کەشتیوانان بڕیار دەدەن کە کەشتی ئۆرایەن جێ دێڵن دەستە نێو بەشێکی تر لە کەشتێکی کە ناسراوە بە کەپسولەی نیشتنەوە هەر چوار کەشتیوان دەستە نێو کەپسولەی نیشتنەوە
ئەمە لە ڕۆژی دێمی گەشتەکە بێگومان لە کەشتی ئۆڕایەن زیادە بێتەوە کە کەشتی ئۆڕایەن شوێنی حەوانەوە و مانەوە و خۆراک و ئۆکسجین و ئاو کەرەستەکە زانستەکان هەمووی لەوێن دەرێ کۆکراوەوە بەڵام تا ئیشیان بەو بەشە نامێنێ ئەمە زیادە بێتەوە کەشتوان دەنێنەوە کەپسولێک ئەو کەپسولێ بە پارچەی یەکجار زۆری سیرامیک داپۆشراوە کە بەرگەی سەروی 1900 پلەی سلیزی دەگرێت چونکە کەشتێکە کاتێک ئەفەن کەپسولەکە کاتێک کە دەگرێتە نێو بەرگە هەوای زەوی دووچار لێخشانیش زۆر دەبێت لەگە بەرگە هەوای زەوی پلەی گەرمی بەرز دەبێتەوە بەڵام ئەو کەپسولەیە لە ڕێگەی ئەو پارچە سیرامیکانەوە بە تەواوی داپۆشراوە و پاراستوێتی و ئەم پرۆسەیە لە شەستەکان و لە کۆتایی پەنجایەکانی سەدەی ڕابردووە تا ئێستا بەسەرکەوتووی هەر بەکاردێت کەواتە لە ڕۆژی دەیەم کەشتیوانان دەگەنەوە نێو بەرگە هەوای زەوی و دوای ئەنجامدانی مانۆری تایبەت دەخزنە ناو بەرگە هەوای زەوی و اینجا لە ڕێگەی پاراشوتەوە کەپسولەکە دەنیشێتەوە دەکەوێتە نێو زەریای ئاوی یان ئاوی زەریای ئەتلەسی تاو باشە ئەمن متابعی کەش و هەوای شوێنی هەڵدانم کرد بەپێی کەش و هەوا الله عالم طبعا سبەینا دووزبەی بارانێکی زۆر کەم لە کاتی هەڵدان واتە لە کاتژمێر 8 دقیقە ئێوارە بە کاتی ڕۆژهەڵاتی ئەمریکا لە ویلایەتی فلۆریدا لە مێرت ئایلند بە تایبەتی و بە تایبەتی لە بنکێکی کەنەدی سپیس سنتەر کەش و هەوا بەم شێوەی خوارەوە بارانێکی کەم دەبارێ خێرایی بە ئەگە گۆڕانکاری بەسەدانێت لە خلالی ئەو دوو ڕۆژەی 9 کیلۆمەتر لە کاتژمێرەکە ئاراستەکەی لە ڕۆژهەڵاتەوە بەرەو باکوور و باکووری ڕۆژ ئاوای ئەو ناوچەیە دەبێت و خێرایی بە کەمە هەور لە نێوان 140 تا 180 ئاسمان دادەپۆشێ نزیکەی 170 ئەو جۆرە هەورێکە ئەو کاتە ئاسماندا دەپۆشێ ئاستی بەرزە و بەشێکی کەی کە دەمێنێتەوە ئاستی مام ناوەندی و نزمەکانەوە تا هەوریش هەیە بەڵام هیچ مەترسێکی لەسەر شوێنەکە و پرۆسەی هەڵدانەوە نییە چ لە بارانبارینیان بروسکی زۆر و بروسکێکی زۆر کەم و لاوازیش هەیە ئەگەری بروسکی کەم و لاوازیش هەیە لەسەر زەریای ئەتلەسی نزیک ناوچەی مێرت ئایلند لە نزیک کەنەدی سپیس سنتەر واتە حاڵەتەکە لە ڕووی بروسک و باران و هەور و خێرایی بە زۆر شیاوە دەبێنێتەوە پلەی گەرمی تقریبەن ئەو کاتیکە هەڵدەدرێت پلەی گەرمی ناوچەکە 24 پلەی سیلیزیا کەواتە خۆشەویستانم بە هەموو پێوەرێکی زانستی بە پێوەرێکی تەکنیکی کەش و هەوایی هەموو شتێک ئامادەیە ئینشاءالله کە لە ڕۆژی چوارشەممە 1 نیسانی 2026 کاتژمێر 8:42 بە کاتی ڕۆژهەڵاتی ئەمریکا کە دەکاتە بەرواری ڕۆژی پێنجشەم 2 نیسانی ساڵی 2026 کاتژمێر 3:42 بەرەبەیانی بە کاتی هەرێمی کوردستان کاتی هەولێر بە تایبەتی ئەو پرۆسەیە ئینشاءالله ئەنجام دەدرێت کەشتوانەکان وەکو لە پۆستی پێشتریش ئاماژەم پێدراوە یان پێکردووە لە نێو کەرەنتینەدانە جیاکراونەتەوە و ئێستا کەرەنتینەکەش ئەم شەو سبەی کۆتایی پێدێت ئیتر ماڵئاوایی لە خانەوادە و منداڵەکانی خۆیان دەکەن خاو خێزانی خۆیان دەکەن کە سوکارەکانیان دەکەن کەشتیوانەکان بەرەو سەکۆی هەڵدان دەڕۆن ئیتر دەچنە نێو کەپسولەی نێو کەشتی ئۆڕایەن کە لە سەر لووتکەی موشەکی سپیس لاونج سیستەمدا دانراوە کە گەورەترین موشەکە کە تاوەکو ئێستا مرۆڤ لەسەر هەسارەی زەوی دروستی کردووە و اینجا پرۆسەکە ئینشاءالله ئەنجام دەدرێت و بێگومان حاڵەتی لە ناکاویش دانراوە پلانی دیکە هەیە کە ئەگەر ڕۆژی 1 نیسان نەبێ ئەوە 2 تا 6 نیسانیش پێی دەڵێن پەنجەرەی کراوەی هەڵدان واتە لەو ڕێنجە دەبێت پرۆسەکە ئەنجام بدرێتەوە ئەگەر ئەنجام نەدرێت بە هەر هۆکارێک بێت جارێکی تریش کەشتیوانەکان دەهێنرێنەوە و پرۆسەکە دوا دەخرێت بۆ کاتی تر بەڵام الله عالم ئینشاءالله بە پشتیوانی ویستی خوای گەورە تاکو ئێستا هیچ کێشەیەک نییە هەموو شتێک بە جوانی بەڕێوە دەچێت کەشتیەکە سیستەمەکانی هەر هەمووی ئامادەیە بۆ هەڵدان بۆیە ئینشاءالله لە ڕۆژی چوارشەممە لەسەر پێنجشەممە ئاوا بۆ یەکەم جار مرۆڤ دەچێتەوە دووترین خاڵ لە زەوی کە ئاخر جار لە ساڵی 72 ئەم کارە ئەنجامدرا و ئێمە ئەم پرۆسەیەمان نەدیت من موعد 73 ئیترەوانی هەفتایەکان بەرەو سەرویان شەستەکان ئەم پرۆسەیان بەبیدێ بە جوانی لە پرۆژەی ئەپۆلۆ بێگومان بەڵام بۆ ئێمە بۆ یەکەم جارە دەبینین کەوا مرۆڤ دەگاتە دوورترین ئاست لە زەوی کە ئەو دیوەی مانگە کە پێی دەڵێن پرۆسەی خولانەوە بە دەوری مانگ
بێگومان ئەم کارش ئینشاءڵڵا سبەی نادووزبەی ئەنجام دەدێت ئەگەنا لە ڕۆژانی 2 تا 6 نیسان پێویستە ئەنجام بدرێت. کەواتە بەڕێزان ئەمە گەشتی ئارتمیس ناونراوە بە ئارتمیس 2 ئارتمیس 3 هەیە لە دوای ئەوە کە وا چاوەڕوان دەکرێت دوای نزیکەی ساڵێک ئاوا هەمان پرۆسە ئەنجام بدرێتەوە 4 کەشتیوانی دیکەش جارێکی دیکەش ڕەوانەی خولگەی دەوروبەری مانگ بکەن دڵنیابن لە بەکارهێنانی هەموو سیستەمەکان و کارکردنیان بە شێوەیەکی تەواو وەک چۆن ئەو کەشتیوانانەی کە سبەی نادووزبەی دەڕۆن لەسەر مانگدا نانیشنەوە بە هەمان شێوەش کەشتیوانانی ئارتمیس 3 ئەوانش بە هەمان شێوە لەسەر مانگدا نانیشنەوە بەڵکو تەنها لە دەوریدا دەخولێنەوە هەموو سیستەمەکان چێک دەکرێتەوە بە تەواوی کە دڵنیابوون هەمووی ئیش دەکا دەگەڕێنەوە زەوی پاش گەڕانەوەیان بۆ زەوی بۆ ماوەی تقریبا ساڵێک و نیو ئاوا وا چاوەڕوان دەکرێت کە پرۆژەی ناونراوە بە ئارتمیس 4 ئەنجام بدرێت ئارتمیس 4 ئەمە گەشتی نیشتنەوەییە لەسەر مانگ واتە دوای تێپەڕبوونی زیاتر لە 52-53 ساڵ تقریبا مرۆڤ بۆ یەکەم جارێکی تریش دەچێتەوە سەر مانگ دەنیشتەوە لە چوارچێوەی پرۆژەی ناونراو بە ئارتمیس 4 ئازیزان بێگومان من پێشتریش ئاماژەم بەوەدا کە چوونە سەرمان کارێکی وە ئاسان نییە کە چۆن پێشتریش ئەنجامیاندا لە خاڵی سفرەوە دەستیان پێکرد لە ساڵی نهایەتی 59 ببوونن 10 ساڵی خایان تقریبا تا پرۆژەی ئەپۆلۆ 11 گەشت چوونە سەر مانگ نیشتنەوە واتە نزیکەی 9 ساڵ ئەوانە بەس تاقیکردنەوەیان لەسەر سیستەمەکان ئەنجامدا و چەندین تاقیکردنەوە نوشتی هێنا قوربانی گیانی و مادی یەکجار زۆری تێدا هەبوو بەڵام لە کۆتاییدا ڕۆیشتن ئەمان شێوە لە سەردەمی ئێستا وەکو پێشتریش ئاماژەم پێداوە کە ئەنەو لە خاڵی سفرەوەی مەدەست پێ دەکەین بە هەمان شێوەش دیسان دەبێ هەموو بەش و بەشۆکەکان هەمووی تاقی بکرێنەوە پێشەوەی مرۆڤ ڕەوانە بکرێت بۆیە ئارتمیس 4 کە چاوەڕوان دەکرێت تقریبا لە 2028 الله عالم لە نیوە یەکەمی ساڵی 2028 پلان دانراوە بۆ ئەوەی مرۆڤ ڕەوانەی سەرمانگ بکرێتەوە لە جەمسەری باشوور مەش بۆ یەکەم جار دوای تێپەڕبوونی زیاتر لە 50 ساڵ لەسەر ئەنجامدانی هەمان گەشت کە ناسرااو بوو بە ئەپۆلۆ 17 لە مانگی 12 ساڵی 1972 کەواتە با چاوەڕوان بین ئینشاڵڵا هەموو شتێک ئامادەیە کەش و هەوا لەبارە هیچ شتێکی تەکنیکی مەترسیدا لە ئارادانیە تەندروستی کەشتیوانان الحەمدلله تاکو ئێستا بە پشتیوانی خوای گەورە باشە مستەقڕە کەواتە هەموو عناسرەکان ئێلیمنتەکانی ئەنجامدانی گەشتەکە ئامادەیە ئینشاءڵڵا ئەنجامیش دەدرێت و من دڵنیام لەوەی کە بەداخەوە ئەوانەی کە شک و گومانیان لە چوونە سەر مانگ و نیشتنەوەی مرۆڤ لەسەر مانگەیە گومانەکانیان ئەوە پێتان سەیر نەبێت زۆر زیاترش دەبی بە تایبەتی کە ئێستا جیهانی AI با بڵین ژیری دەستکرد هەیە ئەوانیش ئەوە لە قەڵەم دەدەن کە ئەوەش یەکێکە ئەوان دەڵێن یەکی لە درۆیەکانی ئاژانسی ناسا بەڵام ئێمە ڕاستیەکەمان لە پێشە و ئەمە ئەوە دەبینین ئەمە ڕاستیەکەیە ئەوانی تر هەمووی پرۆپاگەندەیە و تەنها قسەی سۆشیال میدیایی بێ بنەمای زانستیە کەواتە خۆشەویستان ئینشاءڵڵا لەگەڵتان دەبم ئەوەندێ بتوانم تەختی حەدەسەکە دەکەم خوای گەورە ئەگەر تەمەن بدا و ئینشاءڵڵا هیچ شتێک نەدات خوای گەورە هەمووتان بپارێزێ لە هەموو ناخۆشیەک و ببورن خاک و وڵاتمان بپارێزێ و دوور بین ئینشاءڵڵا لە هەموو ناخۆشیەک و پارێزراو بن بە پشتیوانی و بە میهرەبانی خوای گەورە تا دیدارێکی دیکە خواتان لەگەڵ